سەدان خێزانی پەنابەری کورد و عێراقی و ئێرانی و سووری و ئەفغانی و چەندین وڵاتی دیکە ماوەی ساڵانێکی زۆرە لێرە لە شارە جیاوازەکانی تورکیا لە چاوەڕوانیدان کەوا دەستی UN بیان گاتێ و بە وڵاتی سێم ڕەوانەیان بکە هەرچەندە هەندێکیان لە بێ هیواییەکی مەترسیداردا دەژین و بەشێکی زۆریشیان هیچ ناسنامە و بەڵگەنامەیەکیشیان نییە. ئایندەی منداڵەکانیشیان خەمێکی قورسی دیکەی بۆ سەر شانیان زیاد کردووە. سڵاوتان لێ بێم کاتتان باش. جارێکی دیکە لە ئیستانبوڵەوە بە دوای کەیسی پەنابەراندا بنکۆڵکاری یەکەین بە تایبەتی ئەوانەی چاوەڕوانن نەتەوەی گرتوەکان شتێکیان بۆ بکا و بۆ وڵاتی سێمیان بنێرێ. لەم بارەیەوە چیرۆکەکان زۆرن هەندێکیان خەمناک و تراژیدین هەیەە 14 ساڵە لە چاوەڕوانیدایە. دەمێ بپرسم چی دەکەن و ئومێدیان چۆنە و نەتەوەی گرتوەکان چیان بۆ دەکا ڕێکخراوەکان لەو بارەیەوە چی دەڵێن بە کۆمەڵێک چیرۆک کە لەم بەرنامەیەدا خۆیان دەدوێن ئێوە زیاتر بەڕاستیەکان ئاشنا دەبن. نیشتەجێبوون لە وڵاتی سێیەمە و چارەسەرەیە کە هەڵبژاردن و گواستنەوەی پەنابەران لە وڵاتی دووەم بۆ وڵاتی سێیەم لە خۆ دەگرێ لە کاتێکدا کە وڵاتی سێیەم ڕازی بووە وەریان بگرێ واک پەنابەر و بیان پارێزێ یارمەتیان بدا و باری نیشتەجێبوونی هەمیشەییان پێ ببەخشێ. ئەمبارە هەمان مافی هاوڵاتیان دەبەخشێتە پەنابەرە هەڵبژێراوەکان و خێزانەکانیان. هەروەها نیشتەجێبوون لە وڵاتی سێیەم دەرفەت دەداتە پەنابەران کە سەرنجام ببنە هاوڵاتی سروشتی وڵاتی سێیەم. بە پێی زانیاریەکانی وێبسایتی فەرمی کۆمسیاری باڵای نەتەوەی گرتوەکان بۆ کاروباری پەنابەران UNHCR نیشتەجێبوون لە وڵاتی سێیەم ماف نییە. پەنابەران ناتوانن وەک مافێک داواکاری پێشکەش بکەن بۆەوەی بگوازرێنەوە بە وڵاتی سێیەم. بەڵکو ساڵانە وڵاتان چەند ژمارەیەکی دیاریکراویان دەوێت لە پەنابەران. ژمارەیەکی کەمی پەنابەران دەگونجێن لەگەڵ پێوانەی کۆمسیاری پەنابەران UNHCR بۆ دووبارە نیشتەجێبوون. کەمتر لە 100 پەنابەران دووبارە نیشتەجێ دەکرێنەوە بۆ وڵاتی سێیەم. هەرەوەی وای کردووە ژمارەیەکی کەمی پەنابەران ئاواتەکانیان بێتە دی. لە ئەنقەرەوە دەچینە چانکری کەوا بە ئۆتۆمبیل 2 کاتژمێر و لە پایتەختەوە دوورە. بڕیار وایە کۆمەڵێک خێزانی کوردی ڕۆژهەڵات ببینم کە پێشتر بە تەلەفۆن پێیان وتم 8 ساڵە لەم وڵاتەدا پەنابەرن و بێوەڵامن. ئەوان لە چاوەڕوانی و حەسرەتی ناردنیان بە وڵاتی سێیەم شەکەتی جەستەیانی داپۆشیوە. تەنانەت دانیاڵ تەمەنی چەند مانگێک بووە کاتێک دایکی بەرگەی غەریبی ناگرێ و جێی دەهێڵێ خەم و بەرگرانێکی دیکە بۆ سەر شانی سامیەی نەنکی دروست دەکا دەبێت بەدایکی. تام ساتەش 3 جار داواکاری مافیمانەوە وڵاتی سێمیان ڕەت کراونەتەوە. لە ڕێگار زادەترسان کە لە ئەنکارە لە ترمینال ئەنکارایان بەجێهێشت ئیدی لەوێڕا کوتیان ئەگەر ئەلان زۆر کەس دایان ترسان دایان کوت ئەلان هەر کەسەنگە بۆ وەسئێتەی ببینێ بسنە لە پۆلیستان بینێ دەتانگرێ هەتا خۆمان گەیاندە UN یعنی زۆر ترسان زۆر چونی UN بەڵا سیرۆکی خۆتان باس کردووە نییە چیان پێوتن لێ فقط سوالان لە پرسیمتیان بۆ هاتووی کوتم مشکلم هەیە لەبەر فاتوێ هاتوومەتە ئێرە ئیدی فقط ئەوەندە بوو یعنی ئەلان زۆرتر بەحس و قسەیان لەگەڵ دەکەن ولی وەختی فقط ئەوەندە بوو دوایان شارێکت دەوێت و بچیت شارێکی ئەمیشتم شارێک بێ هیچ شارێکی ناناسم ئێرە چون یەکپات نهاتوویتە تورکیا قەت لە ئێران نهاتوومەتە دەرێت زۆری شارەکانی ئێرانی گەڕان ولی قەت لە ئێران نهاتوومەتە دەرێت تا عێراقیش ناچوومە من دوایەکانە ئیدی پێیان کوتم شارێک کردوە شارێک نزیک ئانتالیایە بوو بەیان زانی بەئێستا شاید بۆەوەی کە خۆشمان بۆ بگوزارێت ئەویان بۆیان زانی یعنی نازم جدیان لەگەر مەسەلەکە چیکم کاکەم شارێکم بدەنێ نزیک ئەنکارایە بێم پوڵی بۆ منێن مرەتەب بێم و بڕۆم با شارێکی نزیک ئەنکارایە بێ کەمجار UN ڕەت کردەوە بەڵا دووەمجار پۆلیسیە وڵاتە بەڵا ئێستا هیواکە لەسەر چییە؟
الآن كان دیسانە کانیان شکایت کراوە بە یەکێک لە شارکان چونێرە بەداخەوە لەو شارێمە دادگامان نییە بەڵا نا ئەنکارانە ئێرە شارێکی دیکەیە کاستامۆنۆ نوێی کاستامۆنۆی دەچینە کە شکایەتکە دەچێت بۆ کاستامۆنۆی لە کاستامۆنۆ دیسانکانێ ڕەتیان تا بە من و متاسفانە ئەو شتانی ڕەت وەرگرت دووەم جار سێوەم جار بەڵێ سێم جاریش لە شاری کاستامۆنۆ بەڵە کاستامۆنش ڕەتیدا بە متاسفانە ئەو وەکیلەکە نانووسن وەکیلەکەم کە ئەو کاغەزەیدی کوتی ئەو سوالانی لە تۆ کراوە خودی وەکیلەکەم ئەوەی کرد ئەو جوابانەی ئەتۆ داوتەوە ئەو جوابانە نەنووسراوە ئەو جوابانە یادداش نەکراوانەی ئەتۆ کوتت ئەوە نەکوتراوە ئەوە یادداش نەکراوە لەباری ڕوحی ڕۆمانیەوە شەدیدەن ئەمن لە ناڕەحەتیدام شەدیدەن لە ناڕەحەتیدام یعنی حەدس نەخۆشێکی بڵێ لانەکانە بمنەوەسە هەموو مشکلاتێکم واتۆتە پێشێ ئەمن دەم هەوێت بە پێیان بڵم بە سازمانی UNB هەر کەسایەکی کە جویان لە دەنگی من هەیە دەم هەوێ بێن بەڕاستی پەروەندەی ئیدەیە کەس کە ئەلان جەنابەت ئەلان فرسەت هەڵکەوتو کە جەناب کات و قسە لەگەڵمە دەکەی بێن قسەم لەگەڵ بکەن پەروەندەکەم بەرەسی بکەن ئەلان زۆرێک لە قسەکانی من ئەمە ناتوانم لێرە بەیانی بکەم چون دەزانم ئەوانە پەخش دەبێتەوە محرەمانە پێم خۆشێت لەما بۆ خۆم بمێنێتەوە لە زیندگی خۆمدا وردەکاری ژیانی ئەمن دەم هەوێ یەکێک بنێرن بەڕاستی بێ ئەمن ئێتەمادی پێ بکەم بێت ینی ئێتماد بێتمان بەتەک بەتەکتانێ ئەگە لە تلویزیون پەخش دەبێتەوە دەردەسەرم بۆ ساز نەبێ بێن ببینن بەڕاستی ئەمن بۆی دەبێ من ساڵ لێرە ئەلا بمێنمەوە ئەم خێزانە لە سەرەتای ساڵی 2020دا لەگەڵ شەپۆلێکی گەورەی پەنابەران ڕوویان کردە شاری ئەدرنەی تورکیا کە دەکەوێتە سنووری یۆنان و بولگاریا بۆ ئەوەی لەوێەوە بچنە ئەوروپا حکوومەتی تورکیا کاراسانی کرد وە کارتێکی سیاسی بەکاری هێنان دوای نزیکەی دوومانگێک بێ هیچ هیوایەک چەند کەسێکی کەم نەبێ هەمویان گەڕانەوە بۆ شوێنەکانیان جەنابێت لە کێوە لێری لەم شارە لە چند کرد ئەوە 6 ساڵە نزیکە 6 ساڵ ئەس لە ئورومی هاتمە لێرە سەربەست هاتم سەربەساتی بەێ هاتم لێرە لەگەل هەوژنی هەوژندی پێکرد زەوێجینە هۆکار چی بوو ئەگەر بزانم مەرج نییە زۆر وردەکاری پێ بڵێ بۆچی شاری خۆت دەجێشت حەز ناکەی بڵێ نا حەز دەکەم لێ ez û hîva em li gel hema qisa dikin lê hatine malbatê hatine xwastigariya me ez nedam. Paşanê ez jî hatim henekî serbest dizî ba malbaba xwe ez hatim. Okey malit vecihişt lêre jiyantan têkêre. Asûden? Baş in zor belê belê dûrî li malbatê bi rastî gelek nexweş e ji me re. Dûrî li dayika xwe li malbaba xwe zor eziyet dibim. ئەزێت دەبی بیریانەکەی بەێ زۆر هیچ تەلەفۆنێک شتێک نییە چما تەلەفۆن هەیە لێ تەلەفۆن چجا نابە بینا دیتنێ دیتن لە چێ قسەکردن لە کتێبە ئەگەر ڕاشکانە پێ بڵێ پەشیمانی ئاوا هاتن یا پەشیماننم لێ بەلێ دووری بڕاستی گەلێک سەختە ئەگەرم بزانیا ئەو قەس دەرێژ دبە ئەو دووریە بڕاستی بەلکە مەوانەکە نەها زارۆکەمە هەیە شناسنامە چنەنە نییە شناسنامە چنە مەدرسە نازانم یە بکەرە هەرە یان نەکە ئەز نزانم کای چ لێ بێ کۆمسیاری پەنابەران ئەو کەسانە دیاری دەکا کە زۆرترین پێویستیان بە دووبارە نیشتەجێبوون هەیە هەر حاڵەتێک هەڵسەنگاندنی بۆ دەکرێت بە پێی پێویست و هەڵبژاردننی کەسانی شایستە پەیوەندی بە بەرواری تۆمار لەگەڵ UNHCR نییە دیاریکردنی کەسان وەک پەنابەر دوای پرۆسی دیاریکردنی باری یاسایی ئەوە ناگەیەنێ کە ڕاستە و خۆڕەوانەی بەشی دووبارە نیشتەجێبوون دەکرێن چیرۆکەکان زۆرن و لە دوجاردا هەمووان بە ئازارن ئەگەرچی لە ناوڕۆک دەجیاوازن لە کرکاڵێ نزیکی ئەنقەرە سەردانی خێزانێکی دیکەی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان دەکەم کەوا زیاتر لە 14 ساڵە دەربەدەر و پەنابەرن 6 ساڵ لە سلەیمانی بوون و ڕۆحانی 11 ساڵ لەوێ لەدایک دەبێ لە دوای شەڕی داعش و خراپبوونی گوزەرانیان لە 2014 ڕوودەکەنە تورکیا ڕێژوانیش لێرە لەدایک دەبێ لە ساڵی 2020دا ویستویانە لەگەر شەپۆلی پەنابەران لە ئەدرنەوە بچنە ئەوروپا بەڵام نەکرا وا دیارە گەشتونەتە لووتکەی بێهیوایی ڕێگەیەکیش نییە بۆ گەڕانەوە بۆ وڵاتی دایک قبوڵی یوەنمان هەیە لە ساڵی 2016 ئێمە قبوڵیمان وەرگردووە لە ساڵی 2017 دۆسیەی ئێمە ڕۆشتووە بۆ بەشی وڵات ئەوە 6 ساڵە ئەڵێن
چاوی لێەکەن بەشی وڵات وەتە وڵاتی سێم وڵات هێشتا دیاری نەکراوە بۆ چاوی لێەکەن. چاوی لێەکەن بەڵام ئەم چاوپێکردنە 6 ساڵی بەسەر هاتووە هێشتا ئێمە لە وڵاتێکی ئەمنا لە وڵاتێکا کە بمان پارێزن هێشتا جێبەجێ نەکراوە کارمان ئەوە ئێستاکان و بارودۆخێکی باشی ژمانیە بەڕاستی لە تورکیا پەیمان کار دەکات لێرە نەروە ئیشەکەم من وەکو کرێگاری ئیشەکەم بەس ئێمە حەقم مافی کارکردنمان نییە بەنامەت حکومەتتان نییە ناوەڵا هیچ سیگۆرتتان نییە سیگۆرتامان نییە ئیشکردنمان نییە کەمریکەکە بەس کاغەتێکە بۆ ناساندن بەس ئەوەی ئێمەین بەس هیچ حەقوق مافێکمان نییە ئێمە مناڵەکانمان لە خوێندن دابڕان معلوم نییە چیمان بەسەرتێ ئەسان معلوم نییە لێرە دامان ئەنن ئیجازەمان ئەدەن کە لێرا بمێنینەوە ئەی چی ئەگەر نامێنەوە چی نازانم بەڕاستی ناتوانەوە بگەڕنەوە بۆ ئێران بۆ ڕۆژهەڵات بۆ هیچ جۆرێ بگەڕینەوە بۆ ئێران من وەکو ژنێک چالاکی مافی ژنان بوومە چالاکی مافی مرۆڤ بوومە ساڵهاست دەربەدەرم پێم وانییە داخوازیەکی من وەکو ئینسانێک زۆر بێ بەلای سازمانێکی جەهانی بەناو UNHCR کە داوای حمایەتکردن داوای پاراستنم لیان کردە وتومە مناڵەکانم لێرە داهاتوویەکیان نییە کێشەی ئەم ئێمە ئەوەیە کە ئێمە ژیانێکی نادیارمان هەیە ڕابردوویەکی ناخۆشمان بووە ئێستاکانە ژیانێکی ناخۆشمان هەیە معلومیش نییە چی چارەنووسمان چی بێ معلوم نییە داهاتووی ئێمە چی ئەبێ ئەو مناڵە خەریکە برەوتە من 11 ساڵە ڕوا ئەو مناڵە لە هەموو شتێک بێبەش بووە ئارکی کۆمسیاری باڵای نەتەوە یەکگرتوەکان بۆ کاروباری پەنابەران UNHCR ئەوەیە حاڵەتەکە ڕەوانە بکا بۆ وڵاتی سێم و ئەوان دوابڕیاری پرۆسەکە وەردەگرن. لە ناوچەی پیشەسازی یەڵۆڤای نزیکی ئیستانبول پێشەوەرێک دەبینم کە لەبەر دۆخێکی کۆمەڵایەتی تایبەت بە خۆی وا ڕێکەوتین دەموچاوی شاراوە بێت. بەرامبەران لە تورکیا سەر ڕایدۆخی خراپی ئابووری وڵاتەکە بەڵام سەرقاڵی کارکردنن بۆ درێژەدان بە ژیان و بەبێ هەوڵدان دانە نیشتون لێرەوانە گەرچی کیملیک و ئاتە پێناسیان نییە ئەوەش وا دەکات وەکو خەڵکی وڵاتەکە هیچ دەسەبەرێک و سێگۆرتە نەیانگرێتەوە ئەوە ژوا دەکات بەکرێکی کەم کار بکەن ئەگەر مافیشیان بخورێ نازانن ڕووبکەنە کوێ پێکەوە بەڕێ دەکەوین بەرەوە و شارەی لەگەڵ منداڵەکانی لی نیشتەجێن بەهۆی زانینی زمانی کوردی و عەرەبی و تورکی زۆر جارکاری وەرگێڕان بۆ ئەو کەسانە دەکات کە وەکو گەشتیار لێرن بەبێ بەرامبەر پاشان دەچینە ماڵەکەی کە خاوەنی سێ منداڵ و نەمام و پور نەخاڵ و کەسوکارێک شک نابن بە تەواوی دابڕاون لە کەسوکارەکانیان باوکیان دەڵێت زۆر جا درەوسەکان وەکو مام و خاڵ سەیر دەکەن. ئێمە ئەوە 5 ساڵی بۆ 6 ساڵەوە لە تورکیاین کە یەکەم جاهاتین کە خۆمان تەسلیمی UN کرد ئێتر ناگەڕێنەوە بۆ عێراقا کە لەبەرەوەی وەزعمان لە باشیانێ لە خەتەرایە وەزعمان یعنی بگەڕێوانەیە کوشتنمان لەسەر هەیە یعنی ئەگە منەگە خێزانمە هەڕەشەی کوشتنمان لەسەرە بەڵێ ئیتر ئێمە لێرە ماینەوە کاکەی جان مقابلەمان کرد لامنێ لامنێ ڕەفزیاندا پێمان دامانە محکەمەی یەکەم لە محکەمەی یەکەمش ڕەزماندا پێمان باشە محکەمەی دووەمش عینە ڕەفزیاندا ئێستا دامانتە سێم محکەمە ئەنە محکەمەی پێڵێن لە تورکیا محکەمەی باڵایە بەڵێ محکەمەی باڵایە لێرە ئێتر سە چاوەڕێی جواب بکەین تقریبان 5-6 مانگە داوانە پیان هیوایەکتان نە 5-6 مانگە لەسەر ئەنە محکەمەیە بەڵێ هیوایەکمان لەسەرم پێشمان لەسەر ئەم ئەنە محکەمەیە ئەنە محکەمە ئەگەر هیچ قەرارێ نەدات و عینە ڕەفزمان بداتێ یعنی نازانی مەگە خۆمان بدەین لەو ئاوەیە کە ئەو خەڵکەوە هەمووی خۆیدا لەو ئاو بخینچێت ینی پلانیەوەتان هەیە هیوایەکتان نەمێنێ بە قاچاق بڕۆن بە قاچاق بڕۆین کاک کاروانجان حەز دەکەی لێرە بمێنن لە تورکیا لە یاڵۆڤا بن یان بتان نێرن بە وڵاتێکی دیکە وڵا ئێرە زۆر خراپە لێرە نامە بمێنم بڕۆم بۆ وڵاتێتر جیاوازیتانەکەن کە بڵێن تۆ تەلەبەیەکی لە شوێنێکی دیکەوە هاتووی قەت جیاوازیت بینیوە بە تویان وتبێتەوە خەڵکی عێراقی خەڵکی کوردستانی بەڵێ چیان پێوت ناوتێتیەوە یابانجین
لە عێراقەوە هاتوونە وان یابانچی ینی بیانین بەڵێ چی پێیوتونم قسانە یعنی مامۆستاکانم برادەرەکانم پیانوتون بەڵێ ئەی تۆ چی دوتۆ مشتم بەڵێ لە عێراقم ئیشەکانمان دراوەتە مححکەمە لە مححکەمە ڕەفزمان وەرگردووە دوو مححکەمە ڕەفزمان وەرگردووە یعنی کەملک پشتیان لێمان سندوتەوە کەملک یعنی هەوێی تورکی پێڵێن اینجا ئیسا بۆ مناڵەکان نەختێ زەحمەتە ئیساگەوان لە مەکتەبن یعنی من ڕۆژانیان بەمۆیان هێن و بەس تۆزێ یعنی ژیانمان لێرە ناخۆشە دوور لە کەس و کار ئەیتر هیوادارم ئیشەڵا شتێکمان بۆ بکەن لەم سێ مححکەمەیە بەشکم یعنی مستەقبلی شتێکمان بۆ دابین بکرێ بۆ مناڵەکان ئێمە کێشەمان هەیە لێیان ناتوانین بەیت شێوێ بگەڕینەوە دوای چەندین جار پەیوەندی و گرتنەبەری ڕێگەی جیاواز و ناردنی نامە و هەفتەیەک چاوەڕوانی بەڵام هیچ کام لە کۆنسڵخانە و باڵۆزخانەکانی عێراق لە تورکیا وەڵامیان نەدایەوە بۆ ئەوەی چاوپێکەوتنیان لەگەڵ ئەنجام بدرێ. هیوا و خێزانەکەی دوای 4 ساڵ دەبینمەوە کە لە هەمان ناوچەی ئیستانبول بەڵام لە شوقەیەکی دیکە دەژین لە ئەیوب سوڵتان. ئەوان نزیکەی هەر ساڵە لێرە چاوەڕێن وەڵامی کەیسەکان بدرێتەوە. خۆیشی وەکو نوێنەری فیدراسیۆنی سەراسەری پەنابەران لە ئیستانبول بەردەوام سەرخاڵی کەیسی پەنابەرەکانی دیکەیە. کوڕەتاقانەکەی هیوا نەخۆشیەکی هەیە کە بەردەوام دەبێ خوێنی بۆ بگۆڕن. بەداخەوە بڵم باشتر بووە خراپتر بۆ باشتر نەبووە هەرچەندە بەردەوام لەژێر چاودێری پزیشکیدایە هەفتانە دە ڕۆژجارێک خوێنی تێکرێ بەردەوام لە ژێر چاودێری دکتۆردایە ئەو دەرمانانەی ئەو دەرمانانەی کە بۆیە نووسرێ بەڕاستی گرانن زۆر جار ئەو بیمەی تەندروستی هەیەی نایگرێتەوە بۆیە ئەو ئەرکێکی زیاتری خسۆتە سەرمان و زۆربەی پەنابەرانیش لە هەمان بارودۆخدان بەداخەوە ژیانی پەنابەر بەڕاستی زۆر سەختە هەم لە ڕووی چاوەڕوانیەوە هەم لە ڕووی ژیانەوە هەم لە ڕووی تەندروستیەوە پەنابەرێکی زۆرمان بەداخەوە لە چاوەڕوانێکی زۆرە تووشی حاڵەتی دەرونی بوون. ئەوەی لێرەی کێشەکانی ئاڵۆستر کردووە چەندین ماڵپەڕی فێڵباز و پێگە و پێیجن لە تۆڕە کۆمەڵایەتەکان کە خۆیان بە کۆمسیاری باڵای نەتەوەیەگرتوەکان بۆ کاروباری پەنابەران یاخود نەتەوەیەگرتوەکان یاخود کونسڵخانەکان دەناسێنن داوای پارە دەکەن و کاری ساختە دەکەن. ژمارەی پەنابەرە سووریەکان بە کوردانی ڕۆژاوە لە وڵاتێکی وەکو تورکیا نزیکەی 3,700,000 کەس دەبێت کە ژمارێکی یەکجار زۆرە. پەنابەرانی وڵاتەکانی دیکە دەڵێن بەهۆی ئەم ژمارە زۆرەوە ئەوان فەرامۆش کراون. سەردانی بارەگای ئۆپۆزیسیۆنی سووریا لە ئیستانبول دەکەم. لێرە دوو بەرپرسی ئۆپۆزیسیۆن دەبینم کەیشیان کووردە و ویدیکەیان عەرەبە. باسی دۆخی پەنابەران و گەڕانەوەی مەرجداری خۆیان دەکەن بۆ وڵاتەکەیان. المعارضة التوركية ئۆپۆزیسیۆنی تورکیا نیگەرانە لە بوونی ئەو هەموو ژمارە زۆرەی پەنابەری سووری لە وڵاتەکە. نعم المعارضة التركية ئۆپۆزیسیۆنی تورکیا ئەم بابەتە وەکو کارتی فشار بەکاردەهێنێت. بۆ هەڵبژاردنەکان؟ بەڵێ بۆ هەڵبژاردننی ساڵی ئایندە بەکاری دەهێنێت. بەڵام تا ئەم ساتە و لە خولەکانی پێشووی هەڵبژاردنەکانیش لەو کارتە فشارانە سەرکەوتو نەبووە. بەناوی لە 170 پەنابەرانی سووریەوە قسە دەکەم ئەگەر ئارامی هەبێت لە 170مان دەگەڕێنەوە بۆ وڵاتی خۆمان. با ڕاستەکانتان پێ بڵێم ئێمە ئەوە نەمان ڕەگەزنامە هەیە ژمارەیان بریتە لە 195,000 کەس. ئەوە نەمان دەتوانین دەنگ بدەین لە 150,000 کەس تێپەڕ ناکات واتە نیوەی هەڵگری ڕەگەزنامە دەنگ دەدەن. سەبارەت بە بابەتی ناردنی پەنابەران بۆ وڵاتی سێەم ژمارەیەکی زۆری داواکاری پێشکەش بە نەتەوەیەگرتوەکان کراون بۆ ئەوروپا و ئەمریکا و کەنەدا و دەوڵەتانی دیکە. نەتەوەیەگرتوەکان ئەوەی لەسەر شانی بووە بەرامبەر پەنابەران جێبەجێ کردووە. پەنابەری سووری لە تورکیایە دۆر 3,750,000 کەسیە جوانە ژمارە کووردا 300 حتا 400,000 بێتری وان کوردی عفرینێنێ و ئێکۆبانێنێ ئێگۆ نەقشی خۆ گریداینە بێ خەلکا خۆ مەرەوێ خۆ ئاهلی خۆ بە تورکی هەنە. لە دوای ساڵی 2011ەوە هەمیشە ئۆپۆزیسیۆنی تورکیا بانگەشە دەکەن کەوا حیزبی حکومڕانی وڵات
ئاک پارتی پەنابەرە سووریەکان بەکاردەهێنێ و بەڵگەنامەیان بۆ دروست دەکا بۆ ئەوەی دەنگی پێ بدەن. سەردانی سەرۆکی گشتی پارتی دەنگ دەکەم کە بۆەوەی بزانم قسەی ئەوان لەسەر و دەنگۆیە و ڕۆژی پەنابەران بەگشتی چییە؟ ئەم سەرۆک پارتە لە پێشتر جێگری هاوسەرۆکانی پارتی دیموکراتی گەلان هەدەپە و ئەندامی پەرلەمانی تورکیا بووە. لەناو کورد و تورک خاوەنی پێگەی تایبەت خۆیەتی. Aslında bütün insanlığın ئەمە بەرپرسیارەتی سەرشانی مرۆڤایەتیە. بۆچی ئەو هەموو کۆچە هەیە؟ ئەو هەموو نادادیە هەیە. مرۆڤایەتی دەبێت بە وردی لەوە بکۆڵێتەوە. نەتەوەی گرتوەکان بە بێجیاوازی ئاین و ڕەگەز و زمان و ڕنگ دەبێت زۆر جددیتر بن. بەڵام UN وانە بەداخەوە وڵاتانی زلهێز بڕیار دەرن کە UN چۆن کار بکات. ئەوەی من دەیبینم ویستی UN نییە، بەڵکو وڵاتانی زلهێزە دەبێت هەنگاوەکان خێراتر بکرێن. ئێوە لە سیاسەتی دەوڵەت تورکیا ڕازین سەبارە بەگرتنەخۆی پەنابەران سەبارە بەو مامەڵەیەکەوە نەتەوەی گرتوەکان زۆر جار ئەڵێ بەدەست تورکیایە کە ئەو مەلەفانەی ئەینێرێ بۆ ئێمە و بینێرین بۆ وڵاتی سێم. ئێوە لەوە ڕازین؟ Yani aslında bölge ülkelerinin وڵاتی تورکیا وڵاتێکی ترانزیتە بە پێ ڕێکەوتنامەی کۆچ و کۆچبەران وا قبول کراوە کە تەنیا لە ڕۆژ ئاواوە کۆچبەر وەردەگرێت. تورکیا دەڵێت بارێکی قورسم لەسەرشانە بەوەی ئەو هەموو کۆچبەرە لە وڵاتەکەمدایە. بابەتەکە بابەتێکی دەمۆگرافیە و کەسەکانیش مرۆڤن و دەبێت مرۆڤانە مامەڵە بکرێت. دەسەڵات لە وڵاتدا بەتەوێتی حیزبی حکومڕان ئاک پارتی کەوا ڕەگەزنامە پاسپۆرت بۆ ئەو پەنابەرە سووریانە دروستەکات بۆی دەنگ بەخۆی بن و ئەمە ژوای کردو کە دەنگی زیاد ببێت چونکە 3,700,000 سووری کە بە فەرمی تۆمارکراون لە وڵاتەکەیان تا چەنەوە ڕاستە؟ Yani bu konudaki tabii rakamlar resmi ژمارەکانی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات زۆر جیاوازن لە یەکتر لەوەی کە پەنابەران ڕەگەزنامە و پاسپۆرتیان بۆ کراوە. بەڵام بە بڕوای من ئاساییە حیزبی حکومڕان ئەوە بۆ خۆی بەکار بێنێت پلانی سەرخستنی حیزبەکەی خۆی دابنێت. بەڵام بە بڕوای من ئەوەندە ئاسان نییە. ئەوە ڕیسکێکی زۆر گەورەیە ئەگەر دەسەڵات ئەوە بکات و ژمارەی کورد و عەرەب بەدەستی خۆی زیاد دەکات لەو وڵاتە. بەڵام بە پێی ژمارە فەرمیەکانی دەوڵەت تەنیا 10,000 کەسی سووری ڕەگەزنامەی هەیە با بەراورد بە 50 ملیۆن دەنگدەر. ئەوە ژمارەیەکی زۆر نییە و هیچ گەرانتیەکیش نییە ئەو ژمارە دەنگدەرای ئاک پارتی بن. قەدەری ژیانی ئەم پەنابەرانە کەوتونەتە زەمانێکەوەکەوە زۆرێک لە وڵاتانی ئەوروپی بەهۆی خراپی دۆخی ئابووری و دابەزینی بەهای دراوەکانیان بەرامبەر دۆلاری ئەمریکی تا دێت ڕێژەی وەرگرتنی پەنابەران کەمتر دەکەنەوە. بۆ ڕێگری لە بەقاچاق ڕۆیشتنیش ڕۆژ لە دوای ڕۆژ سنوورەکانیان بەهێزتر دەکەن. وەگەوەی بیریان چوو بێ کەوا جاڕامێکی گردردونی مافی مرۆڤ هەبێ کە لەسەری ڕێککەوتون و زیاتر لە 74 ساڵە هاوار دەکا کە پەنابەران مافی خۆیانە لە هەر شوێنێک بژین کە هەز بکەن کەرامەتیان پارێزراوە و ژیان و ئایندەی خۆیان و منداڵەکانیان مسۆگەرە.